لە ماوەی ڕابردوودا دوو کۆنفرانسی زانستی لە شاری سلێمانی ئەنجامدرا کە یەکێکیان بریتی بوو لە سێهەمین کۆنفرانسی زانستی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی و ئەوی تریشیان بریتی بوو لە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پزیشکی تایبەت بە پێست و شێرپەنجە و خواردن. ئەوەی یەکەمیان هی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی بوو، ئەوەی دووەمیان هی زانکۆی کۆمار بوو کە هەردووچیان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەنجام درا و منیش وەک پزیشکێک و وەک پێشکەشکارێکی تەلەڤیزیۆنی و میدیاکارێکی تەندروستی لە هەردووچیانە ئامادەیم هەبوو. لە هەردوو کۆنفرانسەکە یەکێک لەو بابەتانی کە زۆر جێگەی سەرنج بوو ئێمە بریتی بوو لە دەرەنجامی توێژینەوەیە کە ئێستا لە بەردەستی منایە کە 8 ساڵ داتا کۆکراوەتەوە لەلایەن سێ توێژەر بەناوەکانی دکتۆر نەجمەدین، دکتۆر هاژە و دکتۆر دانا لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی. دەرەنجامی ئەم توێژینەوەیە کە کۆکردنەوەی داتاکان بووە لە ساڵی 2006 تاوەکو ساڵی 2014 لە نەخۆشخانەی هیوا و سەرجەم نەخۆشخانە فێرکاریەکانی شاری سلێمانی و ئەو شوێنەی تر کە داتای تێدا تۆمار دەکرێت ئەوە دەرکەوتووە کە ڕوودانی شێرپەنجە لە شاری سلێمانی ساڵ بە ساڵ لە هەڵکشاندایە. بەپێی دەرەنجامی ئەم توێژینەوەیە کە لە گۆڤارە زانستیەکانە بڵاوکراوەتەوە لە ساڵی 2006 لە 100,000 کەس 38 کەس دەستنیشان کراون بە شێرپەنجە. ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە لە هەڵکشاندایە تاوەکو لە ساڵی 2014 دەگاتە 61 کەس. بە مانایەکی تر لە ماوەی 8 ساڵدا ژمارەی تووشبووان یان ڕێژەی تووشبوون بە شێرپەنجە لە 161 زیادی کردووە و بەردەوام لە هەڵکشاندایە بۆ لەبەر ئەوەی کە خزمەتگوزاری تەندروستی باشترە، خەڵک لە شاری سلێمانی زیاتر ئاگای لە تەندروستی خۆیەتی و دامەزراوە تەندروستەکانی شاری سلێمانی و نەخۆشخانەی هیوا بە نمونە خزمەتگوزارێکی تەندروستی بێوێنە و فری پێشکەشی هاوڵاتیانەکە.